لە ڕاستیدا ئەوە ماوەی لە مانجی پێنجی پارەکەەوە هەر دەستیمان پێ دەکەن بۆی کە دەڵێن ئەو مانگەی ئەو مانگەی ئێوە دەتوانن کاری کشتتوکاڵی خۆتان بکەن. ئێستا دوای ئەوەی کە بڕیارەکانی ئێلغای قراراتی مەجلیس سەورە دەرچۆ سەر کۆمار تەوقیعی لەسەر کردووە، ئێمە چاوەڕێ بووین کە بە زووترین کار ڕێگەمان پێ بدەن کاری کشتتوکاڵی خۆمان بکەین. بەڵام لەبەرەوەی زۆر تاخیر بۆ وەرزی کشتتوکاڵیش ینی لە کۆتاییەکەیدایە، بۆیە ئێمە بڕیارماندا کە کاری کشتتوکاڵی بکەین. بەڵام هێزە سەربازیەکان وەکو پیشەی هەمیشەیان هاتن ڕێگریان لێکردین و لەبەرەوەی دەستیان بەسەر تراکتۆرێکیش داگرت بوو. ئەو کاتیش هەر دواتر دەبینین دەیانەوێت تراکتۆرەکەی ببەن. منیش چوومە پێشی و ڕێگریم لێ کرد، خۆم چواری ترێکتەرەکە بم هەتاوەکو بتوانین لای بدەین بهێنەوە ببرێن لای خۆمان. بەڵام ئەو سەربازە زۆر بە شێوازێکی ناشرین و نامرۆڤانە ملپێچەکەی بە شێوازێک ڕاشەم کە بەڕاستی زۆر خراپ ئەزیەتیدا. داوای لێکردی کە دابەزی لەسەر تراکتۆرەکە؟ بەڵێ ئەوان هەموو داوایان دەکرد کە دەبێت دابەزی. من گوتم تراکتۆری خۆمان ئێمە چۆن دادەبەزین، ناهێڵین ئێوە بیبەن. هەر لەسەر ئەوەش بوو بەڕاستی من ئامادە نەبووم دابەزم لە تراکتۆرەکە تەسلیمیان بکەم، لەبەران دێ بەو شێوازە هاوسکەوتیان کرد و من بەیانی سکاڵا یاسایی لەسەر ئەو سەربازەت تۆمار دەکە بۆی کە ئیجراعاتی یاسایی وەربگیرێت. زۆر باشە، زۆر سپاس کاک محەممەد.